ئەمڕۆ ژمارەیەک هاوڵاتی دانیشتووی گەرمیان بە هاوکاری هێزی پێشمەرگە چوونە ناوچەی نەفتخانەی باشووری ڕۆژهەڵاتی خانەقین بۆ گفتوگۆکردن لەگەڵ عەرەبەکانی ناوچەکە بۆ ئازادکردنی سێ گەنج کە دوێنێ ڕفێنرا بوون. بەڵام لە ڕێگە بۆمبیان بۆ دانرا بوو کە بەو هۆیەوە سێ گەنج گیانیان لەدەستدا و سێ گەنجی تریش بریندار بوون. جەماعەتی رابێکان هاتن بردیانیان ئەمەش قەوم و کەس و کار و کۆمەڵی پێشمەرگەوانەوە دوایانە ڕۆیمان بۆی بزان چییە گەیشتنە شوێنی ڕووداوەکە تۆزێک زیاد ڕۆیمانە پێشەوەوانە دێمانەوە دیارینەوەن لە ڕۆیمان تەقینەوەیکی ئەنتەقان پێمانە کۆمەڵێک شەهید و بریندار وانەی لێکەوتەوە. ئەو سێگەنجەی کە ئەمڕۆ پێشمەرگە و کەسوکارەکانیان چوونە ناوچەی نەفتخانە بۆ دۆزینەوەیان ڕۆژی یەکشەممە لە کاتی گەڕاندا بە دوای دۆمەڵان لەلایەن چەند چەکدارێکەوە ڕفێنران کە گومان دەکرێت چەکدارەکان داعش بن و تا ئێستا چارەنووسی سێگەنجەکەش نادیارە. دوێنێ دوای نیوەڕۆ مەجموعەیە گەنجی لەبەری گەرمیان چوون بۆ دۆری نەفتخانە بۆ گەشت و گوزاری بۆ ئەو دەشتە دیارە داعش فرسەتی ئاورده بوو بە دوو ماتۆڕ و 4-5 چەکدارەوە ئەو داعشانەی کە ئیسا لەو سنوورە داواکراون و بەڵام سنوورێکی زۆر سەختە لە بینی ئێمە و سوورجێشی عێراقیە ئەو فرسەتیان خواستە کە هێزی ئێمە لەو سنوورایە نەهێزی حکوومەتی عێراقی لەو سنوورایە لەو بینامانەتەوە ئیشی کارە تیرۆریستەکانی خۆیان دەکەن جار نەجارێت تێنە سەرجادە بۆمدانن بۆ هێزی پێشمەرگە و ئەو هێزانی کە مەوجودن لەو سنوورە بەرەو کەباشی ڕۆن. دیارە ئەو چوار کەسە دەستی تیرۆریستەکان کەوتون دوایەوە ئیمڕۆ بەڕێز کاک مەحموود سەنگاوی بە سەرپەرشتی هێزێکی کرد و چوو بە دوای ئەو تیرۆریستانە بە شوێنیان بگەڕێەوە بە گوێرەی زانیاریەکان کە دەستی کەوتبوو بەڵام بەداخەوە ئەوان هەموو ئەو ناوچەیان بۆم ڕێژ کردبوو بۆم بێتەقیوە کاروانەکانی بەڕێز کاک مەحموود سەنگاوی و کە بوو بەهۆی شەهیدبوونی سێ دوو کارەمەندی ئاسایش و هاوڵاتیەک و سێ کەسیش بریندار بووە. ناوچەی نەفتخانە لە دوای ڕووخانی بەعسەوە یەکێکە لەو ناوچانەی لە دەرەوەی دەسەڵاتی هێزە کوردی و هێزە عێراقیەکانە و چەکدارەکان تێیدا باڵادەستن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.